ئازادیەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەی نوەم بە تەسەوەری ئێمە بەرەو پێشچوونێکی یەکجار باشی بەخۆیە دیتووە. ئەمەش بە داتایە، بە ئامارە، بە بەراوردکردنە، بە پرەنسیبی دەولیە، بە هەڵسوکەوتە لەگەڵ معایری نێودەوڵەتی. جەنابی سەرۆک وەزیران لەم کابینەیە نوەمدا پلانێکی ڕاگەیاند کە ئەمە یەکەم جارە لە مێژووی ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان پلانێکی وا گشتگیر ڕابگەیندێت و حکوومەت پێی ئیلزام بێت. حکوومەت یارێن پێ ئیلزام بێت باوەی ئەو معایرانە جێبەجێ بکرێت. لە زۆربەی وڵاتان دەیبینی معایری نێودەوڵەتی ئیلزامی نییە، تەوعیە. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان هاتوین هەرچی تێبینی ڕێکخراوی نێودەوڵەتی هەن، یوئێنە، وڵاتانن، باوەی ئێمە بەبەسمانە کە ئەم خۆگونجاندنە لەگەڵ پەیوەری نێودەوڵەتی ستانداردی نێودەوڵەتی تەسەوەرەکەم نەک عەتفی دەولی بۆ هەرێم بەڵکو ژیانی هاوڵاتیانی کوردستان بەرەو پێش دەبات و حکومڕانی باش لە گەیاندنی پەیام و شەفافیەتی پەیامە لە خۆشگوزەرانی تا ئازادیەکان بۆ هاوڵاتیانی خۆی. بۆیە پلانی هەرێمیمان ڕاگەیاندووە. ئێستا ئێمە لە ڕووی یاساییەوە لە هەرێم لە خلالی ئەم کابینە ژمارەیەکی باش لە یاسامان دەرکردونە هەموو بە پێی پەیوەری نێودەوڵەتی و دەستخۆشیێکی باشی نێوخۆی نێودەوڵەتیشمانەیە. یاسای کار، یاسای پەروەردە و فێرکردن، هەموارکردنەوەی یاسای دەستپاکیە و هەموارکردنەوەیەکەی یاساکانی ترمان لە پێشە وەکو توندوتیژی خێزانی بوو نمونە. ئەمانە هەموو پرۆسایەکی یەکجار زۆرە. یاسای ڕۆژنامەگیری بوو نمونە یەکەم یاسایە کە هەرێم هەیتی تا ئێستا عێراق وەکو وڵات نیتی. بەڵام بۆ ئەم یاساش هەوڵەکان هەن باوەی کە بۆ ڕێخستنی میدیای ئەلکترۆنی ئەم یاسا فراوانتر بکرێت. بۆیە لە ڕووی یاسایی پێشکەوتنێکی باشمان بەخوا بینیوە. دێتە بواری جێبەجێکردن. لە ڕووی جێبەجێکردنی شەوە ئێمە وەکو هەرێم توانیمانە سەرکەوتوو بین بۆ ئەوەی کە یەک هوشیارکردنەوەی خەڵک و هوشیارکردنەوەی فەرمانبەری حکومی و ئینانی ئەو معایرە نێودەوڵەتیانیان لە دەم و دەستگاکانی ئەمنی، ڕاهێنان بە دەم و دەستگاکانی ئەمنی و ڕاهێنانیش بە دەم و دەستگاکانی دادوەریشمان دەست پێ کردووە. زیاتر لە بەتوانم بنم 120 دادوەر لە ماوەی 3 مانگی ڕابردوو لە کوردستان ڕاهێنانیان پێکراوە بە پێ معایری نێودەوڵەتی. دادوەرمان هەیە لە نۆرنبێرگ لە ئەڵمانیا ڕاهێنانیان دەست پێ کردووە لەسەر جەرایمی نێودەوڵەتی. بۆیە ئێمە لە 3 دەسەڵاتەکە کاری جدیمان دەست پێ کردووە، هەم هەماهەنگی هەمیش ڕاهێنان پێشخستنی توانەکان و ئاشنابوون بە پەیوەرە نێودەوڵەتیەکان. ئەمە ئەم کابینەیە کە دەستی پێ کردووە. سنتەری میترۆ لە 2022 ئامارێکی ڕاگەیاندووە کە زۆرترین پێشێلکاری لە 2022 تۆمار کراوە. نزیکەی 400 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان پێشێلکاری بەرامبەر کراوە. ستافی دەنگی ئەمریکاشێکێک بوو لەوانەی کە زیندانی کراوە لە سنووری سلێمانیە. ئەی ئەمە مەسەلەن پێوەرانە ئەمە بۆیە کە کونسوڵخانەکان زۆری بێنە سلێمانی لەگەڵ ڕۆژنامەنووسان کۆ ببنەوە. ئاماریشان ڕاگەیاند و نەتەوەی گرتوەکان و وەزارەتی دەرەوەی ئەمریکاش راپۆرتێکی بڵاو کردەوە کە گوایە ئاستی پێشێلکاریەکان زۆر. بەڵێ ئێمە لە بیر نەکەین کە لە ڕووی ژمارە بێت ئەو ژمارەی ڕۆژنامەنووسە کە لە هەرێم هەیە بە بەراورد لەگەڵ هاوڵاتیان و دانیشتوانی هەرێم ممکنە لە وڵاتانی تر نەبێت. نزیکەی 8,000 ڕۆژنامەنووسمان هەیە کە 7,000یان ممکنە لە سندیکا ڕۆژنامەنووسان تۆمار کرابێت و کێشەی ئێمەی هەرە سەرەکی ئێستا کێ ڕۆژنامەنووسە لە هەرێم. یعنی کێ ڕۆژنامەنووسە، لۆگوی ڕۆژنامەنووسی هەیە، ڕۆماڵکردن ئەو کەسە ناسراوە بۆ حکوومەت بۆ دەسەڵاتی جێبەجێکردن لە کاتی خۆ پێشاندانەکان زۆر جارای بینین کێشە کە بۆ ئێمە دروست دەبێت ناسنامەی ڕۆژنامەنووس ناسراو نییە. یعنی ڕێخستنی کاری ڕۆژنامەگەری زیاتر لە بەهۆی دەرکەوتنی ئەو سیستەمی دیجیتالی و ئەلکترۆنی و زیاتر کاری دیجیتالی لە میدیا نەبوونی یاساک بۆ ڕێخستنی کاری دیجیتالی میدیایی ئەمە کێشایەکی زۆری دروست کردووە و حکوومەت پرۆژەی هەبووە بە پەرلەمانی داوە و ئەو پرۆژە لە پەرلەمانە. داواش هەکەین وەکو حکوومەت کە ئەم پرۆژە زووترین کە ڕاستپاردەی دەولیشمان هەیە کە دەبێ ڕێخستنی کاری ڕۆژنامەگەری بە تایبەتی لە ڕووی ئەلکترۆنی و دیجیتالی ئەمە ڕێک بخرێتەوە. کێشەی دادوەری مە ئەوەیە چۆن بەداداچوون و چۆن یاساکان جێبەجێ بکات. یاسای خراپ بەکارهێنانی ماوەدی ئەلکترۆنیمان هەیە، یاسای ڕۆژنامەگەریمان هەیە، یاسای زمانی فەرمی
محرمیمانە یاسای پێکاتەکانمانەیە یاسای خۆپێشاندانمانەیە چونەتی تعاملە لەمەدا دادوەری معنی لە دادگایەکی تایبەتمەند لەو دادگانەی کە لە هەرێمدایە ئەوان جووری یاساکە دەستنیشان دەکەن و جێبەجێ ئەفەن پێشکەش دەکەن ئێمە وەکو حکوومەت لەگەیل ئەوەینە کە ڕێخستنێکی گشتگیری میدیایی لە کوردستان هەبێت ئەمە پرۆسایەکی ئێمە باوەریمان پێیە. دکتۆر دوا پرسیارم ئەوە بێ حکوومەت هەرێمی کوردستان و بە دیاریکراویش سەرۆکوەزیران لەم چەند ڕۆژێ ڕابردوو ڕایگەیاند کە هیچ زیندانیەک لە هەرێمی کوردستانە نییە بەڵام ئێستای مەزانین زیندانیانی بادینان هێشتا زۆر قسەمان لەسەرکردن بەڵام هێشتا بەشێک لە زیندانیانی بادینان ماون ئەوانە ناچنە چوارچێوەی ڕاگەاندن کار و ڕۆژنامەنووسەوە لە کابینی نوێمدا زیندانی کراون. زیندانی هەیە لە کوردستان لە هیچ وڵاتێکی دنیا نیە کە زیندان نەبێت و زیندانی نەبێت ڕۆژنامەنووس هیچ ئەتوانم لێرە من لەم منبەرەوە بڵێم کە هیچ کەس لە کوردستان لەسەر بیر و باوەری سیاسی دەستگیر نەکرەوە و لە زینداندان نییە زیندانی نەهێنی بۆ مەرەمێکی سیاسیش بە هیچ شێوازێک لە کوردستان نییە و تەحەدای ئەوە دەکەین پێشمان خوشە پێمان بڵێن ئەگەر هەبێت و کەسەکەش دیار کرد ئەماوە ئەوی دوو بەنسبەت ڕۆژنامەنووسان کە زیندانی دەکرێن بە یاسای خراپبەکارهێنانی مەوادی ئەلکترۆنی بێت یان بە یاسای سەزادانی عراقی بێت ئەمە دادوەر بریارە دات نەک حکوومەت بریارە دەدات لەبەرەوە سەرۆکوەزیران ئەو لایەنە نییە کە بریار بدات کێ لە زیندان بێت ئەوە دادوەر و دەسەڵاتی دادوەریە بریارە دات هێزی پۆلیس جێبەجێ دەکات داواکاری گشتی تومەتە ڕاستە دەکات بەڵام داواکاری گشتی بریاری حکومەکە نادات وە کامە یاسا دەبێت بسەپێنێت بۆیە ئێستا دەڵێم لێرە لەو منبەرەوە شەڕ دەڵێم لە دەنگی ئەمریکا ئێمە هیچ ڕۆژنامەنووسێک لە هەرێمی کوردستان بەهۆی کاری ڕۆژنامەگەری لە زینداندان نییە چونکە یاسای خراپبەکارهێنانی مەوادی ئەلکترۆنیکە هەیە بریاری دادوەرە ئەگەر ئەو کەسە لە کاری سوشیال میدیا تومەتبار بێت و حکومەکەی چۆن دەبێت ئەکرێت بە حەبس ئەکرێت بە غەرامە ئەمەش بریاری دادوەرە بۆ ئەو یاسایە بەڵام کاری ڕۆژنامەگەری و چارچێوەی ڕۆژنامەگەری من تەسەوڕ ناکەم لە یاسای ڕۆژنامەگەریدا تا ئێستا بەپێ ئەو یاسای کە زیندانی کرابێت.